طبعا ئەگەر بێت ئێمە سەرەتا باسی چەمچی حزب بکەین پێش هەموو شتێک پێناسەی زۆر هەڵدەگرێت چەمچی حزب بەمانای خۆی ئەگەر بێت و بە وازحی باشتر باسی بکەین بەمانای ڕێخستنی یاسایی دێت هەوڵیش دەدات بۆ ئەوەی بگاتە لوتکەی دەسەڵات بەڵام بە شێوازێکی ڕازگۆیانە و دیموکراتیانە لۆیەکە ئێستا ئەو حزبانەی ئێمە ئینشقاقیان تێدەکەوێ یان پەرتەوازە بن بە تایبەتی ئەمن نامەوێت بگەڕم کە ڕەنگە ئەو تەمەنەم نەبێ بگەڕێمەوە لە بۆ حیزبەکانی پێشوو بەڵام دەتوانم باسی حیزبی بڵین پارتی و یەکێتی بکەم کە ئەو خەڵکە لە ناویان ئینشقاق دەکا و جیا دەبنەوە هۆکاری سەرەکیەکەی ئەوەیە کە ئەوان توانای بەڕێوەبردننی ئەو دەسەڵاتیان نییە ئیرادەیان نییە ئیرادا خۆی کاتێک کە تۆ دەتەوێت کارێک بکەی لە هەر شوێنێک ئەگەر ئیرادت نەبوو سەرکەوتو نابیت حزبەکانی مەش ئەوڕۆ ئیرادەی بەڕێوەبردنیان نەمایە لۆیە هەر هەموو وچمان دەمانەوێت قسە بکەین بەڵام کردارمان کەمە ئێستا هەتا بڵێ قسەکەر زۆر بووە هەتا بڵێ تەماشا بکەی ڕەنگە ڕێژەیەکی زۆر زۆریش معارەزە زۆر بێ بەڵام معارەزەش سەرکەوتو نابێت ئەگەر یەکگرتو نەبێت یعنی دەنگێک لێرە دەنگێک لێرە دەنگێک لێرە ئەوەش دیسان پارچە پارچە بوونە ئەوەش بزمار لە تابوتی مێژوی خۆمان دەدەین بۆیە گرنگە یعنی زۆر زۆر زەڕوریشە ئێمە یەکگرتو بین بۆ ئەوەی هەڵبژاردنێکی پاک و خاوێنیش ئەنجام بدەین دەبێ بیر لەوە نەکەینەوە کە ئێمە باوەکو حیزبەکانی دی نەڵێن فلان کوڕی فلان عشیرەتە ئەمە باواز لە هەندێ وشە بێنین یعنی ئەمن بابی 30 ساڵ پێش ئێستا 40 ساڵ پێش ئێستا جاش بووە بەڵام کوڕێکی ڕۆشنبیری هەیە گەنجێکی تێگەیشتو هەیە خاوەن فکرە پرۆژەی هەیە پرۆژە ئەمن چیم لەوەی داوە کە باوکی چ بووە تۆ کەسەکەت بوێ والله بالله لای یعنی کە هەرسێکی ناوی خوای و هەمووشمان باوەڕمان پێەیە کە تۆ کەسێک دێنی بی هەڵیە بژێریت با لەسەر ئەساسی ئەوە نەبێ کە من کوردم ئەو کووردا با تورکمانێک بێنین ئێمە پێکاتی جیاواز نینە باوەڕمان بە ڕوانگەی جیاواز نییە باوەڕمان بەوە نییە هەموو جیاوازیەکان قبوڵەکەین با کەسێکی تورکمانی تەکنۆکرات بێت خاوەن پرۆژە بێ ڕازگۆ بێ گەندەڵ نەبێ زۆر زۆر باشترە لە کەسێکی کوردی گەندەڵ با ئێمە هەوڵدەین ئەو کەسانەی کە ئەیانکەینە بەربژێرمان توانای دەسەڵات ینی بەڕێوەبردنیانە بێ بتوانێت دوو قسە بکە لە پەرلەمانە من کاتێکە هەڵە بژێردرێم ببمە ئەندامێکی پەرلەمان چوار قسە نەکەم وڵای حەقیەوەی دەرمکەنە دەرەوە یعنی بۆچی من هەڵی مەبژێرن یعنی تکای من ئەوەندێ لەو معارەزانەی کە ئێستا ئۆپۆزیسیۆن بۆ خۆی ئێمە دوایی گۆڕان یعنی خەڵک زۆر ئومێدی بە گۆڕان بوو بەڵام گۆڕان بۆ ئۆپۆزیسیۆنێکی زۆر ینی شکلی شێوەی ئۆپۆزیسیۆنیشی ناشرین کرد لەگەڵ ڕێزم لە بۆ ئەندامە بە ڕێزەکانیشیان بەڵام یعنی واقعەن وایە بە ئەمە شتە واقعیەکان بە ئاشکراش بڵین باشترە چیدی شتەکان یعنی نەشارینەوە دوای ئەوە هەمومانیش هەوڵە دێن بگەڕینەوە بۆ بەغدا بەڵام بەڕێز کاک مەسعود وتیشی بەغدا هەندێکیان هەیە کە دژی کووردە دەبێ ئەوەش بزانین ئێمە ئەوەش لە پێش ئێمە پێشببینی شتەکانمان کەمە بەڵام دەبێ پێشببینی ئەوەش بکەین ئێمە ئەو عەرەبانە لێرە نان و داهات و هەموو شتی ئێمە ئەخۆن و ئەبەن بەڵام باوەڕتان بێ ڕۆژێکدا دێ لە سەدامیش ڕەنگە بڵێن ڕەحمەت لە کفندس زۆر زۆر خراپتریشمان بەسەر بێنن ئەنفال هەر هیچ نەبێ لە چاوی چیمیاباران هەر هیچ نەبێ ئەو دە بۆیە با ئێمە لێرە تۆزەک حەدی بین یعنی کاتێکە لەگەڵ عەرەبیش یا لەگەڵ بەغداش قسا ئەکەین خۆی ئەمن بەشی مێژوم تەواو کردووە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لە ساڵی 1970 دوای دابەشبوونی کوردستان کە هێشتا بەغدا دروست نەبووە دەوڵەتی عێراق دروست نەبووە مێجەر نۆئێل دەڵێ پێم وایە ئەمە لە سەرەتادا حەزمان لێبوو عێراق یعنی بۆ کورد دەوڵەتێکدا بمەزرێنین بەڵام لە ئێستادا ساڵی 1970 لە ئێستادا گەڕانەوەی کورد بۆ بەغدا باشترە بەڵام بە مەرجەکان چیاڵێ با زمانی کوردی بخوێنن هەوڵدەن داهاتی خۆیان هەبێت
لەگەڵ بەغداش ئەو داهاتە بکەنەنیوە دەی ئێگەر ئێمە دەسەڵاتانی ئێمە ئەگەر داهاتەکەیان گەڕانبایەوان بۆ ئەوان و بیشیان گوتبایە ئێمە ئەوەندە پارەمان دەوێ خزمەتی خۆمان دەکەین ئێمە بەم ڕۆژە نەدەگەیشتین لەگەڵ ڕێزم و دەستیان ولایە خۆش بێت سپاسانەکەم